بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی لەگەڵێەوەی بەڕێز و خۆشەویست یەک دەگەینەوە. ئەمڕۆ باسکردنم دەبێت لە سەر کۆتایی هاتن لە پاڵەوانەتی پرێمەر لیگ. پاشەوەی مانچستەر سیتی بۆ دێم جار لە مێژوویدا بۆ پاڵەوانی پرێمەر لیگ و ئارسناڵ جارێک تر پلەی دووەمێنە. ئەم ساڵ جیاواز لە ساڵی ڕابردوو لێڤەرپوڵ پلەی سێمی گرت و ئاستۆن ڤیلا بوو بە تیپی سوپرایز و تیپی ئەسپی ڕەشی ئەم پاڵەوانێتی ئەم ساڵ و توانی بگاتە چامپیۆنز لیگی وەرزیدات و لە بەرامبەر دایانەکانی نیوکاسڵ و مانچستەر یونایتد کە وەرزی ڕابردوو گەیشتنیان بە چامپیۆنز لیگ مسۆگەر کردبوو لەم وەرزە دابڕان لە گەیشتن بە چامپیۆنز لیگ و بلیتی ئۆرۆلیگ تاوەکو ێستا بلیتی تۆتنام یەکلابۆتەوە، بلیتەکانی دیکە لە ڕکابەریا ماونەتەوە و هەر سێیانەی شەفیڵد یونایتد و بێرنلی و لۆتن تاون کە وەرزی ڕابردوو گەیشتنیان بە پریمەر لیگ مسۆگەر کرد، هیچ کام لە میانانە نەیانتوانی بۆ دووەم وەرز لە یاریەکانی پریمەر لیگا بمێننەوە، ڕاستەوخۆ دابەزینەوە شامپیۆنشیپ. ئەوەی کە باسی لێوە دەکەینەوەی کە بە گرنگی لەبارەیەوە دوین ئەوەیە کە وردەکارەکانی پاڵەوانێتێکە وەردەگرین و نازناوەکە و ئەو تیپەی کە شایانی ستای شاخ و دەو تیپەی کە پێچوانەی پێشبینیەکان لە وەرزی ئەم ساڵە ڕکابەری بووە. تاوان ئەگەر بە ڕیزبەندی وەری بگرین من سەرەتا حەزەکەم قسەیەک لەسەر پاڵەوانی پرێمەر لیگ بکەم. تاوان ڕۆدری پاش یارەکە زۆر بە جوانی باسی لەوە کرد ئەمە لە کۆتا ساتەکان کاتێک ئەوان کە ڕوبەڕووی ئێمە بوونەوە بۆ بردنەوەی یاریان نەکرد، بۆ یەکسانبوون لەگەڵ ئێمە یاریان نەکرد، نەیان دەتوانی بە ڕۆحێتی بردنەوە بەرامبەرمان یاریکەن، ئەمە دەرفەتیا بە ئێمە بگەڕێنەوە بۆی کە نازناوی پریمەر لیگ دەستەبەر بکەین. مانچستەر سیتی بە کۆی گشتی 38 هەفتە ناکرێت تۆ بیت لەبەر خاتیەوەی کە ڕقێکت بە مانچستەر سیتی یاخود حەزێکت بە مانچستەر سیتی نییە یاریە دوو یاری بە نمونەوە بگری سێری ئەم ینی بەم جۆرە. بە کۆی 38 هەفتە مانچستەر سیتی یەکێک بوو لە هەرە باشترین و ناوازەترین تیپەکان کە لە پریمەر لیگا مامەڵی کرد. کۆی 38 هەفتە. لە ڕووی ڕانانەوە مانچستەر سیتی خاوەنی باشترین جۆری ڕانان بوو لە کۆی 38 هەفتەکە کە بەڕێوە براوە. لە ڕووی یاریزانەوە مانچستەر سیتی خاوەنی باشترین پێگاتە بوو لە ڕووی 38 هەفتەکە کە لە پریمەر لیگا ئەنجامی داوە. لە هەمووی گرنگتر کە تۆ دەڵێ ڕکابەری، کە تۆ دەڵێ پاڵەوانێت یاخود بۆ نمونە بتوڵە کابکاوی کە بتوڵی کۆکراوە بتوڵی بچووکراوە پەیوەستە بە چی؟ پەیوەستە بە ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆی تۆ لەگەڵ ئەو واتە لە پاڵەوانێتیەکانی دیکەیە کەو بەرامبەر کەو دەخوێنێ. ئەها ئەم قسە باوە هەیە ئەڵێ چی؟ ئەڵێ کەو بەرامبەر کەو دەخوێنێ. ئەمە شوێنی بێگەیشتن. تۆ ئەگەر پتەوێ من تێپەڕێنی ئاوا من لەبەردەمتە ئیلا ئەبێ ئاوا لە من بکەی ئەنجە بڕۆیتە ئەو بەرەوانێ بەشکە من تێپەڕێنی بچیتە و دیۆ. بەڵام لە خولا بەو جۆرە نییە، لە خولا دەرفەتە 38 هەفتەمان هەیە، ڕێگەیەکمان هەیە گرنگەوەی بگەیتە ئەو ڕێگەیە. ئیتر بۆ نمونە ئەها چۆن لە خولدا چۆن با تەفاسیلەکە و پێ بڵم تۆ ڕاکردنیکی 1000 مەترە هەیە، ڕاکردنیکی 1000 مەترە هەیە. ئەگەر ئەم ڕاکردنە 1000 مەترە تۆ بە 20 خولەک بیبڕی ئەگەر یەکەم کەس بگەی تۆ یەکەمیت، بە 15 خولەک بیبڕی ئەگەر یەکەم کەس بێ هەر یەکەمی، بە 25 خولێکیش بیبڕی هەر یەکەمی. واتە شتێکی دیاریکراو نییە بۆی، شتێکی دیاریکراو نییە بووی و پێیوەستە بەوەی کە تا چەند لەگەڵ تا دێنەم ڕکابەریە. بەڵام پاڵەوانێتی جیاوازە. خۆ ئەمە بەڵێ خول نەفەس درێژیەوێ، خول یاریزانی باشەوێ، خول تەرکیزێکی کاملێ، خول تیپێکی ئەوێ لە دەمانگە ئامادە بێ هەمومانێتیە. بەڵام پاڵەوانێتی وانە تۆ هاتووی بەشداری پاڵەوانێتەکەت کردووە بە ڕیاڵ مەدرید دەکەوی ئەبێت تیپەڕێنیەگەرە توێ پاڵەوان بی. تۆ ڕیاڵ مەدریدی بەر مانچستەر سیتی یەکەوی
ئەگەر پاڵەوانێتەکەت دەبێت تێیپەڕێنی بەڵام لە خولاوانە سە بۆ نمونە مانچستەر سیتی ئەم ساڵ نە لە لیڤەرپوڵی بردوێتەوە و نە لە ئەرسیناڵیشی بردوێتەوە لە هیچیانی نەبردوێتەوە لە پێشەر دووشیان و نازناوی پرێمەر لیگی برد ئەمە بەم جۆرەی ڕکابەری خول ڕکابەری پاڵەوانەکانیش بەم جۆرێ لەبەرەوە هەرگیز مەکەونە مناقەشەی خول بەهێسترە چامپیۆنزیک بێستە چامپیۆنزیک بێسترە خول بێستە هەر یەکە و سنگ و قورسایی خۆی هەیە واگەر تۆ ڕوبەڕووبوونەوەی ڕاستەقینەشت دەتەوێت هەڵسەنگاندنی تیپەکەت بکەی ڕانەرەکەت بکەی هەرچیت دەوێت لە شوێنێک هەڵسەنگاندن بکە تەڵەبێ مەکە بێتەوێەوە ئەمە بکە و ئەوە بکە سە بۆ نمونە تۆ بڵێ وەڵا گواردیۆلا بابێتە ئیتالیا میلان هەستێنێتەوانێ و ڕکابەری بکە لە خولەکە و ئەم نازناوە لە ئینتەر میلان بسەنێ گواردیۆلا خۆی تیپی خۆیە کاتێ ڕۆبەڕۆی ئینتەر میلان بۆ لە وەرزی ڕابردووی چامپیۆنزیگا لە ئینتەر میلانی بردەوە چامپیۆنزیگی برد یا بۆ نمونە ڕیال مەدرید وەڵا بە ئەنچیلۆتی ڕیال بێنەوە پرێمەر لیگ گۆم شتانە کە ئەنچیلۆتی لە ساڵێک و سێ مانگە پرێمەر لیگێکی برد بەسەر فێرکسۆنە بردی فێرکسۆن و ڕافایل بەنیتز و ئەم ڕانەرانە کە ئەو کاتە زۆر یعنی ڕافایل بنیتز یعنی ئەو ڕانەرانەی کە ئەو کاتە لە پریمەر لیگە یاخود ڕکابەریانە کرد کە ئەنچیلۆتی چوو فێرکسۆن لەوێ بوو ڕافایل بنیتز و یعنی کۆمەڵی ڕانەری دیکە و مانچینی و کۆمەڵی ڕانەر لەوێ بوون کە سنگ و قورسایانە و کاتە زۆر زۆر گەورە بوو هاوە چەلسی ڕاستەخۆ نازدای پرێمەر لیگی بردو من نامەوێت ینی بەوردی باس لەوە بکەم بەس باس لەوە یەکەم کە ئەگەرە تەوێ بکەویتە مناقەشەی بەرەوردکاری نامەنتەقی ئەوانە ئێمە شوێنێکمانەیە پێی دەڵێن کەو بەرامبەر کەو دەخوێنێ تۆ لەوەیە ئەدۆڕێی باشترینشت بۆ بێدەنگیە مەیە لە دەستکەوتی ویتر کەمتی کەی تۆ لە بچی بۆ دەستکەوتی کەسی تر چونکە تۆ لەوەیە دۆڕاوی گواردیۆلا بە باشترین شێوە دەستکەوتی دەسەبەر کردوانێ زۆر ڕەنگێسە زۆر کەس باز لەوە بکە لەوەی کە وەڵا گواردیۆلا پارەی زۆر سەرفەکەوە بە یکاکە خۆ پارەی تۆ سەرف ناکە من زۆر ڕقم لەم ڕەخنە نامەنتەقیانەیە خۆپاری تۆ سرف ناکە کاکە خۆپاری ماڵی باوکی تۆ نابە سیستمی کارکردنی ئەم ڕانەرە بەم جۆرەیە تۆ بۆت نییە بی لە پێوەرەکان یان لە دەستکەوتەکانی گواردیۆلا بەمە کەم بکەیتەوە تۆ بۆت نییە پارە زۆر سەرفەکە یاریزانی چاکە گوازێتەوە بە هیچ جۆرێ بۆت نییە تۆ بتێ دەستکەوتەکانی گواردیۆلا بەمە کەم بکەیتەوە لە شکۆ و شەئنی گواردیۆلا کەم بکەیتەوە و بە هەمان شێوە بۆ تۆش نییە خەڵک هەڵخەڵەتێنی و بتەوێ خەڵک چاواشە بکەی دەبێت گواردیۆلا خودی خۆی لێڵێ من ڕانەرێکی بەبەختم بەردەوام لەگەڵ باشترین کاریگەڕەکان و باشترین یاریزانەکان ئەمامەڵەم کردو گواردیۆلا خۆی ڕازگوۆیە لەگەڵ پیشەکەی خۆی وەکو بەشێک نییە چاواشەکردن و ئەم شتانە ینی خەڵک ئێستا زۆر وەشیارترە لەوەی کە بزانێت چی و چینە بەرحاڵ پریمەر لیگ مانچستەر سیتی باشترین مامەڵەی کرد لە کۆی گشتی 37 و وەکو یعنی ڕۆدریش کە بۆکو پێم وتن لە دوانەکەش باسی کرد دوای ستایشکردنی ئەرسیناڵ و دوای واستە ناوازەی پێشکەشی کرد وەکو پێم وتن باسی ئەو جۆری ڕوبەڕووبوونەوەی کرد و باسی ئەو عەقڵیەتی یاریکرد نەکرد کە ئەمە ئەگەر لێکیشی بیتەوانێت بۆ چامپیۆنز لیگ بۆ ڕیال مەدرید ڕەنگە دیوەکەی تری تەواو بێ پێویستە هەموو هاندێرێکی تۆپی پێ شانازی بەم دەستکەوتەی مانچستەر سیتیەوە بکە بە یار و ناری گواردیۆلاوە چونکە دەستکەوتێکی تایبەت و مێژووی هێناوە گواردیۆلا بۆ 4 ساڵی لەسەر یەک نازناوی پریمەر لیگی بردوێتەوە ڕیکۆردێکی تایبەتی وەکو ڕانەر لە زۆرترین پاڵەوانێتی پریمەر لیگا لە کەمترین پاڵەوانێتی کە بەشداری کردو زۆرترین پاڵەوانێتی بردوێتەوەنێ و توانوێتی مانچستەر سیتی لە لیڤڵێکەوە بباتە لیڤڵێکی دیکە لەسەر ئاستی ڕکابەری نەگەر لە پریمەر لیگا بەڵکو لەسەر ئاستی گیانیشە ئەمانە هەمووی هەنگاوی باشن بۆ گواردیۆلا و بۆ مانچستەر سیتی نراوە بەڵام مانەوێ نەمانەوێ کۆی گشتی مانچستەر سیتی لە ساڵانی داهاتوو تەرکیزکردنە سەر نازناوی چامپیۆنز لیگە ئەوەی کە دەستەبەری کردو دەستکەوتێکی گرنگە سەبارەت بە ئەرسیناڵ دوێنێش باسمان کردوانێ ئەرسیناڵ ئارتیتا
ئەگەر چییە بۆ ئەم ساڵ نازناوێکی بردایە بەڵام بەرامبەر بەو کاروماندووبوونی کە کردی بەرامبەر بەگەشتنی بە چاریکی کۆتایی چامپیۆنز لیگ بەرامبەر بەو ڕکابەری کە لە پریمەر لیگ لە وەرزی ئەم ساڵا کردی پێویستە ڕێزی لێ بگیرە پێویستە ساڵێکی دیکە دەرفەت بدرێتەوە بە میکەل ئارتێتا و هەروەها بە بڕوای من گۆڕانکاری بۆ ئارتێتا بکرێت لە ڕووی باڵی چەپی بەرگریەوە لە ڕووی هێرشبەری سەرڕمەوە بە تایبەتی ئێمە دوو گۆڕانکارین کە ئارتێتا زۆری پێویستە تا ئەوەی بتوانێت تیپەکەی لە وەرزی داهاتوو بێستر و بێستر ڕکابەری بکە و وەکو گواردۆلاش باسی لەوە کرد وتی ئەرسناڵ دەبێت شانازی بکات و من دڵخۆشم بۆی کە تیپێکی لاوی ئەرسیناڵ لە ڕکابەریە لە چەند ساڵی داهاتوو هەمیشە بە ڕکابەرێکی تون نەمێنێتوانێ ئەمەش بۆ ئەرسیناڵ کۆمەڵی خاڵی گرنگە کە لە وەرزی ئەم ساڵیش تیپێکی باش بوو ئەکری ئەم کاری ئارتێتا ساڵی داهاتوو بەرهەمەکەی بخورێت و بەرهەمەکەی بچندێتوانێ بۆیە هەمووان چاوەڕێ دەبینە سەرستان سەبارەت بە لیڤەرپوڵ بە هەموو شێوەیەک بۆ من وەکو خودی خۆم وەکو بینەرێکی تۆپی پێ وەکو هەندێکی فوتبۆڵ تاوان ئەم ساڵ میلان وەرزێکی زۆر شکست خواردووی بەڕێ کرد وەکو هاندێکی میلان منم قسێ بکەم بەڵامێکیان لە ناخۆشترین ڕووداوەکان لە ئەم ساڵە و لە سەرەتای ئەم ساڵ کە ڕکابەرەکان دەستی پێکردەوە لە قۆناغی دووەم ڕۆشتنی یۆرگن کلۆپ بوو لە ڕانەرایەتی لیڤەرپوڵ ئەو ڕانەرەی کە من تەواو شەیدای کارکردنی بووم ئەو ڕانەرەی تەواو من دڵخۆش بووم بە کارەکانی لەگەڵ لیڤەرپوڵە دڵخۆشم بە ڕەفتارەکانی لەگەڵ ڕکابەرەکانی یا بە لێدوانەکانی بە ڕوبەڕبوونەوەی یاریزانەکانی تیپی بەرامبەر بە ڕوبەڕبوونەوەی ڕانەرەکانی تیپی بەرامبەر یانی بەڕاستی من بۆ کلۆپ عاشقێکی زۆر تایبەتمە بوو ینی بەجددی معجیب بووم پێی یعنی بە هەموو جۆرەکان لەگەڵ یا هەڵم کردووە کارکردنی کلۆپ لەوەی لە لیڤەرپوڵ کلۆپیش لیڤەرپوڵی وەکو دەستکەوت ڕاستە دەستکەوتەکانی کلۆپ دەستکەوتی گەورە نەبوون لەگەڵ لیڤەرپوڵە بۆچێ بۆ کەسێکی دەرەوەی فوتبۆڵ کە قسە لەسەر فوتبۆڵەکە یعنی بۆ نمونە بێ مقارنەی بکە بە گواردیۆلا بێ مقارنەی کا بەمانە ئاسایی ئەم قسێ بکە بەڵام ئەگەر تۆ بی بە دیوی ڕاستەقینە لە کلۆپ بکۆڵی تاوانێ دەستکەوتەکانی کلۆپ زۆر گەورن دەستکەوتەکانی کلۆپ زۆر ناوازن کلۆپ شکۆی بۆ لیڤەرپوڵی گەورە جێڕایەوە کلۆپ ناوی لیڤەرپوڵی گەورەی خستەوە بەری سەرەوە لە ماوەی ڕابردوو لیڤەرپوڵ چامپیۆنز لیگیشی بردووەتەوانێ یعنی دەستکەوتیە ناوە بەڵام ئەم شکۆ بەهێزەم شکۆ بەرزەی نەبووە لیڤەرپوڵ ئەم کاردانەوە ئەنجامە باشانەی نەبووە لیڤەرپوڵ کلۆپ سێ جار لیڤەرپوڵی گیاندۆتە یاری کۆتایی چامپیۆنز لیگ تەنها نازناوێکی بردێتەوە چانسەکەی ئەو ڕیاڵ مەدریدە بۆ لە یاری کۆتاییە بەدبەختی کلۆپ لەوەیە بۆ کە ڕیاڵ مەدریدە بۆ لە یاری کۆتاییە کلۆپ جوانترین ئەنجامەکانی لە چامپیۆنز لیگ نووسیوتە لە پریمەر لیگە زۆرترین خاڵەکانی بۆ لیڤەرپوڵ هێناوە دوای 30 ساڵ نازناوی پریمەر لیگی بۆ لیڤەرپوڵ بردوتەوە ئەوە FA کاپ و یعنی کارەبا و سوپەر و جام ئەها کۆمەڵێ دەستکەوتی تایبەت هەن یاخود ئەم تیپەی لە لیڤڵێکەوە بردە لیڤڵێکی تر لەبەرەوە کارەکانی کلۆپ لای من کاری پێرفێکت بوون بە دەستکەوت و نازناوەکان ڕەنگە تۆڵ سەنگاندنی خۆت بکەی بەڵام من بە ڕۆشتنی لیڤەرپوڵ لە چی لیڤڵێکەوە بۆ لیڤڵێکی تر بەمە پێوەرەکەم خۆی بەداخەوە ئێمە کێشەیەکمانەیە بەشێک لە هاوڕێیانمان کە لەناو بوارەکە دەردەکەون و قسە دەکەن بە مەزاجی خۆی بۆ هەندێک ڕایەنەر نایەت ئاست و لیڤڵ حسێ بکە بەڵکو یەت بە زەنجام حسێبەکە هەر ئەم بارودۆخە چەی گوازێتەوە بۆ هەندێک ڕایەنەری تر یەت ئەنجام حسێب ناکە ئاست و لیڤڵی تر حسێبەکە کلۆپ قوربانیەکی ئەو ئەنجامەیە کە لەسەری حسابەکرێ و ئەنچلۆتی بە پێچوانەوە قوربانیی ئەوەی ترە کە لەسەری حسێبەکرێ ئەمە لەکوێ ئەمە لە ناو کووردا لە ناو ئەوروپا ناڵێ ئەوروپا کە زەو قسانە ناکە بەس لە ناو کووردان قسانەتان بۆکەم بۆیە یعنی شتەکە تۆزێ بۆ مێژووی کلۆپ
بێڕێزیکردنە بە بڕای من بەرامبەر بە یۆرگن کلۆپ. ڕانەری داهاتووی لیڤەرپوڵ ئارنی سلۆت. تەنها ئەزانم کاری باشی لەگەڵ فاینۆردا کردووە ئەو یاری کۆتایشی کە لەگەڵ مۆرینۆ ئەنجامیدا، بەڵام لە وردەکاری لەوەی چ دەگوزەرێ و چ ناگوزەرێ و ئەوەندەش دەزانم تێکەڵەیەکی یاریکردنی گیگنپرەیس و هەروەها پۆزیشنال پلەیە، واتە ئارنی سلۆت تێکەڵەیەکە لە نێوان یاریکردنی ئەڵمانەکان و یاریکردنی یۆهان کرۆیف پێپ گواردیۆلا بە دیوی سەردەمی نوێیان قسە بکەین. تێکەڵەیەک لەمانە لە کاتی یارەکانە تەطبیقەکرێت کە هەموو کات یارەکانە بینێ، بەڵام ئایا ئەمە لە لیڤەرپوڵە دەگونجێ ناگونجێ؟ ئەمە دەمێنێتەوە بۆ ڕۆژگاری داهاتوو کە قسەی لەسەر بکەین. قسەم زۆر لەسەر چێلسی کردو ئەمساڵ و تیپێکی دیکە کە بمانەوێ قسەی لەسەر بکەین یانەی ئەستۆن ڤیلا بە ڕانەرایەتی ئۆنای ئێمری. تاوان ئەسپی ڕەشی پرێمەر لیگ لە وەرزی ئەمساڵە ئەستۆن ڤیلا، پاڵەوانی ئەمساڵی پریمەر لیگ ئەستۆن ڤیلا بوو. باشترین ڕانەری ئەم وەرزەی پریمەر لیگ ڕانەرەکەی ئەستۆن ڤیلا بوو. باشترین تیپ ئەستۆن ڤیلا بوو. بۆم هەموو شتە ئەستۆن ڤیلا، خۆ ئەستۆن ڤیلا پلەی چوارەمی هێنا. بۆ ئەی حەقی مانچستەر سیتی و ئەی حەقی ئارسیناڵ و ئەی حەقی لیڤەرپوڵ و بۆ هەر ئەستۆن ڤیلا سە وەڵامی کۆمەڵێ بۆتانێمەوە. یەکەم ئەم ئەستۆن ڤیلایە لە ماوەی 2 ساڵە لەژێر سەرپەرشتی ئۆنای ئێمری لە شەڕی مانەوە و دابەزینەوانێ هات بوو بە تیپێکە گەیشتە یارەکانی چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو کامە دەستکەوتێکی تایبەت. پێگاتەی ئەستۆن ڤیلا گۆڕانکاری تێکراوە، گرێبەست کراوە، بەڵام گرێبەستی گەورەی بەو جۆرە نەکراوە. پارێزگاری لە زۆربەی زۆری پێگاتەکەی خۆی کردو. تۆ وەرە سێری بەرگریکارەکانی ئەرسناڵە کە بیرتان بێ ئەستۆن ڤیلا بکە. ئەستۆن ڤیلا ئەمساڵ بەرگریکار دڵی بەرگریەکەی کە تەیرۆ مەنگز بوو تووشی پێکانی ژاتووە. چەندین پێکانی لۆکازدین و مێڕینۆشی بەدوایە هاتووە. کاژ ماوەی یاری کردو یاری نەکردووە. کۆنسا بامان شێوە، لێنگڵت بامان شێوە، دیۆگۆ کارلۆس بامان شێوە، پاو بە هەمان شێوە. ئەها تیپێ بووە مارتینێز بامان شێوە. بەڵام ئەگەر تو بیتە سەر هەڵسەنگاندنێکەوەی ئەم ساڵ ئەستۆن ڤیلا کردوێتی چیە گۆڕانکارەکانی چین؟ تاوان ئەستۆن ڤیلا لە ڕووی ئاستی بەرگریەوە تەنها لێنگڵت بەخواستن کاتۆتە ئەم تیپەوە. ما باقی دیکە یاریزانەکانی خۆی بوون کە پارێزگاری لێکردوون. لە ناوەندیش لە دیارتنی یاریزانانە یۆری تیلیمان سیلیانی لیستەر سیتی ئەوێنە وەشی کە گرێبەست بوو ئاژوویکی موسا دیابی بوو. ئەوانی دیکە مویە سێرەکانی خۆی بوون پارێزگاری لێکردن و لە تیپەکە هێشت نێوانێ و بیریشتان نەچێ ئیمیلیانۆ بویندیا لە وەرزی ئەمساڵ کە لە تیپەکە تووشی پێکان هات کاریگەریی زۆری کردوتە سەر ئەستۆن ڤیلا. بە کۆی گشتی ئەستۆن ڤیلا ئەو تیپەیە کە لە وەرزی ئەمساڵ پاڵەوانی پریمەر لیگە، چونکە پارەیەکی هێندە زۆری خەرج نەکرد و پارێزگاری لە تیپەکەی کرد و ئاستێکی ناوازەی نیشاندا و بە شێوەیەکی بەهێز دەرکەوت و ئامانجێکی گەورەی پێکە. گەیشتەوە چامپیۆنز لیگ دوای 49 ساڵ. گەیشتە چامپیۆنز لیگ بەسەر کێیە؟ بەسەر تۆتنامی پۆستیکۆگلۆ، بەسەر مانچستەر یونایتیدی تینهاک، بەسەر چێلسی ماوریسیۆ پۆچتینۆ. توانی بلیکێک لەمانە بسەنێ. ئەستۆن ڤیلا وەکو پێگاتە وەری بگری، یعنی چاوازی زۆرە لەگەڵ تیپەکانی دیکە. بەڵام ئەمە کاری بە کۆمەڵ ئەم تیپە دەسەلمێنێ، کاری بە کۆمەڵ ئەم تیپە دەسێنێ بە سەرپەرشتی ئۆنای ئێمری. بەردەوام نییە من نایم بەمە ئیمری و لێ بکەم بە باشترین ڕانەری جیان. یەم تەنها پێ دەڵێم دەستکەوتی ئەمساڵی ئەستۆن ڤیلا پێی دەوترێت پاڵەوانبوونی پریمەر لیگ، هیچی دیکە. ساڵی داهاتووەمە دووبارە کاتۆ دووبارەی ناکاتۆمە ئەمە سەنگاندنێکی نامەنتقیە. من باسی ئەم ساڵت بۆ دەکەم کە تیپەکەی ئۆنای ئێمری پاڵەوانی پریمەر لیگە لایەن، چونکە بە تێچوویەکی کەم توانێتی ئامانجێکی گەورە پێچێت، توانێتی دەستکەوتێکی گەورە بێنێ کەویش گەشتن بۆ چامپیۆنز لیگ بۆ ئەستۆن ڤیلا کە لەم دەستکەوتە گەورەترینە. ئەمە جگە لەوەی تۆ ئەم تیپە لە کۆنفرانس لیگی شاتا چوارگۆشەی زێڕین ڕۆشتووە، بەڵام تۆ
کۆکردنەوەی 16 خاڵ لە پریمەر لیگا و قوربانیەوێ کە تۆ لە یاریەکانی کۆنفرانس لیگا بەرامبەر ئۆلۆمپیاکۆس هەردوو یاریەکە بدۆڕێنی لەبەر تۆ ئامانجێکی گەورەتری پێکەوە ئامانجێکی ناوازەتری پێکاوە کاندەرانی ئەستۆن ڤیلا داواکردنیش گەشتنی تیپەکە بۆ بە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو. زۆر بە خێرایی دێمە لای بەشێک لە کۆمنتەکان گەر دەرفەتیژمە کاکە سەیدجان ئەو قسانەی کە من ئەیکەم من مەبەستم لە ڕۆژنامە نووسە لایەنگرەکان نییە ئەزیزی دەڵم ڕۆنسیرۆ ئەڵێ من هاندەرم خۆ ڕۆژنامە نووس نییە کاک ئەو ئەڵێ من هاندەری ڕیاڵ مەدریدم دەروێشی قەڵای سپیم نافەرقیە من باسی ڕۆژنامە نووسە جیانەکانەکەم باسی میدیا جیانەکانەکەم باسیەوە ئەکەم کە سکای سپۆرت هیچ عیلاقەیەکی بە خولی ئیسپانیەوە نییە بەڵام پەیجە عەرەبیەکان و کوردیەکانە چن لە دوانێکی ڤینگەر دانێن وەڵا ڤینگەر لەسەر یاری کلاسیکۆم قسانەی کردووە ینی بوختان بەدەمی ڤینگەری شەوەکەن ڤینگەر نە لە سکای سپۆرت قسەی کردو و نە عیلاقەی خولی ئیسپانیا و نە هیچ شتێکی وتووە چون یەک بەلاغی گەوریان داڕشتو ڕۆنسیرۆ وانەوە من ڕۆنسیرۆ بە ڕۆژنامە نووسی جیانیا سێبی ناکەم قوربان لەم کاک مەحسین کاکە حەسەنە لێ گەروا بڕایی جانێکی خولی ئینگلیزی ناتوان نازنای خولی ئینگلیسی بەدەستبێن تا گواردیۆلا بێ طبعا دەستکەوتەکەی گواردیۆلا تایبەتە من نامەوێت بچمە سەرەوە مەعمەعایی کە دوو یاری سێ یاری بکەم بە نمونە کە هۆکاریش بۆ بۆی کە بارودۆخی پریمەلیگ بەو جۆرە بڕوا لە دەستکەوتی گواردیۆلاکەم بکەمەوە بەڵام هەموو کاتێشتەکان بەو جۆرە نامێنێتەوە وڵا کاگاسۆ ڕۆژنامە هەموو لایەڵە هەموو شتێکی موباپێ بۆ ڕیاڵ مەدرید کۆتایی هاتووە وڵا کاکە سۆرانەڵێ ئەردە گولەر پاش ئەندازیاری تاکتیکە لە موباپێ باشترە ئەبێ لە یاری کۆتایی چامپیۆنزی ئانچیلۆتی یاری پێ بکە چاوی چی لێ دێتەوە باش من هەمێ لە بەرنامەیەکی تەفاسیلە باز لە دۆخی چاوی بکەینەوە بەڵام چاویە سەرژەوەی کە هەیە دەڵێن دەمێنێتەوە زۆر باشە دوای ئەستۆن ڤیلا کۆی گشتی ئێمە گەردمانی هەڵسەنگاندنێک دوای کۆتایەتنی وەرزی ئەمساڵی پریمەر لیگ بۆ تیپەکانی بکەین سێریکە لیڤەرپوڵ یەکێک لە هەرە جوانترین و سەرکەوتووترین وەرزەکانی بەڕێکرد بۆ بە چ پێوەرێ لیڤەرپوڵ باشترین تا کۆتا ساتەکان یەکەم و دوایی لە دەستیە نە لیڤەرپوڵ وەرزی ڕابردوو پێنجەم بوو نەگەیشتە چامپیۆنزی ئەم وەرزە لە کۆتا ساتەکانە ڕکابەری لە دەزەوە بلیتێکی چامپیۆنزیی بڕیاوانێ تا سێفتەی کۆتاییش ڕکابەری نازناوی پریمەر لیگی کرد کەواتە لیڤەرپوڵیش لە وەرزی ئەم ساڵە یەکێک بوو لە هەرە تیپە سەرکەوتوەکانی پریمەر لیگ تۆتنهام و چێڵسی دوو تیپی باش بوون و هیچێک بوون لە تیپە سەرکەوتوەکانی ئەم ساڵی پریمەر لیگ تۆتنهام و چێڵسی خۆ جارێک گەشتنی تۆتنهام بە یۆرۆلیگ یەکلا بۆ تۆ بەس جارێک گەشتنی چێڵسی بە یۆرۆلیگ یەکلا نەبوو تۆ بەچی پێوەرێکی باش بوو بەو پێوەری وەرزی ڕابردوو ئەم دوو تیپە نەیانتوانی بەشداری پاڵەوەندی ئەوروپی بکەن وەگەر تۆتنهام وەرگرین بە نمونە تۆتنهام ڕاستە کۆمەڵێک گرێبەستی کرد بەڵام دەستبەرداری ئەستێری یەکەم و گۆڵکاری تیپەکەی بوو ئەگەر چێڵسی وەرگرین چێڵسی گۆڕانکاریی ڕیشەیە کرد دەستبەرداری زۆرێک لە یاریزانەکانی بوو کۆمەڵە یاریزانی نوێیە نایە تیپەکەوانێ بەدەر لەم گۆڕانکاریانە هەر لە وەرزی ئەم ساڵە هەرێکە لە پۆستیگۆگلۆ و ماوریسیۆ پۆچتینۆ توانیان دوو تیپی جوان نیشانی ڕکابەرەکانی پریمەر لیگ بن و نیشانی خولەکە بن و دوو تیپی بەهێز نیشانی خولەکە بن و لامان کادا بەشداری لە پاڵەوەندی ئەوروپیەکان و ئەنجامەکانیان لە ئەنجامەکانی وەرزی ڕابردویان باشتر بوو کەواتە ئەگەر بە پێوەری ئەنجام و بە پێوەری ئاس و بە پێوەری وەرزی ڕابردووەری گرینەوانێ تۆتنهام و چێڵسیش ئەو دوو تیپەن کە لە وەرزی ئەم ساڵە دەبێت بەشێک لە ستایشەکان بیانگرێتەوە ئەگەر بتەوێت ڕەخنە لە نیوکاسڵ بگرم من پێم وایە نیوکاسڵ و ئیدی هاو کەمترین ڕەخنەیان بەردەکەوێت بۆ
بارودۆخی ئەم ساڵی نیوکاسڵ بارودۆخێکی زۆر زۆر جیاواز بوو، کێشەی گرەوکردن لە تۆنالیەوە تووشیە و پێکانی یاریزانەکانی لەسەر جەمهێڵەکان تووشیات. ئێستا پێ دەڵێم جیازی پێکان لەمەوە بۆ یشێکی تر چۆنە، تۆ باسی تیپی تریژەکەی کە پێکانی بێ و تیپەکە لە چامپیۆنزیک لە کۆمەڵی مەرگایاری کرد کە کۆمەڵەیەکی زۆر زۆر بەهێز بوو، ماندووبوونێکی زۆر زۆری تیا بوو، لە دو سادەکانی نەتوانین بێتە قۆناغی داهاتوو. پێکان بۆ نیوکاسڵ و ئیدیا و کاریگەری زۆر زۆرە ئەزیزەکەم. یاریزانەکان کامڵە بن لە بەردەمی ئیدیاوە کاریگەری زۆرە، بۆ لەبەری ئیدیها و ئەو ڕانەرە گەورەیە نییە تەجروبەی تەعاملکردنیە بێت. تۆ مەیە بڵێ ڕیال مەدریدیش چل پێکانیە بۆ تا تیپەکە لە یاری کۆتایی چامپیۆنزلیگە و خولی ئیسپانی بردۆتەوە. یا بۆ نمونە تیپێکی دیکە و نەپێکانیەوە نە، پێکان تا پێکانە گۆڕێ، مامەڵەی ڕانەرە گۆڕێ، ئەزمموی ڕانەرەی گۆڕێ. تۆ ئەمەی ڕیال مەدرید واز لێ بن، ئەمە باسێکی جیاوازە، تۆ نابێ مقارنەیە بکەیت. و ئەگەر بیتە سەر ستایلی یاریکردنیش، ئیدیهاویشێکە لەو ڕانەرانەی کە تێکەڵەیەک لە شێواز یاریکردنی جیگن پرێس و هەروەها تۆتال فوتبۆڵ تێکەڵ دەکات لەوەی کاری پێیەکە. ئەمەش هەر ئالەتی پیانۆکەیە کە نەبوونی یاریزانە کاریگەری لەسەر دووسەکەوکو بینیمانێمە لە سەرتاوەش ڕۆدری کە شەژیاری کە لەگەڵ مانچستەر سیتیانە بوو، مانچستەر سیتی شەژیاری نەبردەوە و دۆڕانیشی تووشات بەبێ ڕۆدری، بەبێ دیبڕۆین بردیەوە، بەبێ هالاند بردیەوانێ، بەڵام بەبێ ڕۆدری تیپەکە دۆڕە. نیوکاسڵ چەنەها ڕۆدریە بۆ ئەم ساڵ تووشی پێکان بوو، لەبەرەوە کەمترین سەرزەنش بۆ تیپەکە ئیدیهاوە و ئێمە نازانین لەوە چێت نیوکاسڵ وەرزی داهاتوو بەشداری کۆنفرانس لیگە لەوە چێ بەشداری پاڵەوەندی ئەوروپی نەکات، بۆیە وەرزێکی خراپ بوو بۆ نیوکاسڵ. لە هەمووی خراپتر، لە هەمووی وێرانتر، بێنجامتر مانچستەر یونایتد. مانچستەر یونایتدەکەی تین هاک، ئەنجامەکانی مانچستەر یونایتد و هاندەرانی مانچستەر یونایتد و تاکە چانسیان بەبردنەوەی نازناوی FA کەپ بۆ بەشداریکردنیان لە یۆرۆلیگ. مانچستەر یونایتد لە چامپیۆنزیگی وەرزی ڕابردووە سەرڕای و گرێبەستانی کردی، سەرڕای و گۆڕانکاریانەی سەرجەمی تین هاک تاکە ڕایەنەرە کە بەرپرسیارەتی تەواوی دەکەوێتە سەرشان بە چی وەکارێک بۆ وەکاریەوەی خۆی سەرپەرشتی گواستنەوە بەڕێوەبردننی ڕاستەوخۆی مانچستەر یونایتدی کردووە. ئەو دەسەڵاتی تین هاک لەناو مانچستەر یونایتددا پیادەی کردووە، نە هیچ ڕایەنەرێک لە تیپەکانی دیکە هەیەی، نە هیچ ڕایەنەرێکیش پێشتر لە مانچستەر یونایتددا ئەو دەسەڵات و ئەو بەڕێوەبردنەی هەبووە. بۆیە خراپترین ئەنجام و خراپترین تیپ لە کۆی گشتی وەرزی ئەم ساڵی پرێمەر لیگ و خراپترین ڕایەنەر و تیپ و هەموو بارودۆخەکان لای من یانەی مانچستەر یونایتد بوو. دەست پێ پێتان دەگەمەوە خواتان